سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش من سروود خورشید لە کەناڵی ئاسێ زانکۆوە لەگەڵتانین بۆ درێژەدان بە باسەکانمان سەبارەت بە کەمترین کۆنمرە وەرگیراوەکانی ساڵی خوێندنی 2022-2023 تاوەکو بزانین لە زانکۆ پەیمانگاکان ئەو کۆنمرانە لە چ ئاستێکا بوونە بە زانکۆڵایەن پارالێل ئێواران هەروەها پارێزگا و گشتەکەی تاوەکو ئێوەی خۆشەویستیش لە کاتی پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵایەن وەکو بناغە و بنچینەیەک بەکاری بێنن. ئێمە لە درێژەی باسەکانمان لە زانکۆی سۆران بەردەوام ببین لەگەڵ ئێوەی خۆشەویستە بۆ باسکردنی کۆلێژێکی نوێ کە ئەویش فاکەڵتی پەروەردە سکوڵی بنەڕەتیە. با بزانین ئەم کۆلێژە بەشەکانی چین کەمترین کۆنمرە وەرگیراوەکانی لە چه ئاستێکان و بۆ وەرگرتنی داتا و زانیاری زیاتر لەسەر ئەم کۆلێژانە با پێکەوە لە درێژەی ڤیدۆکانە بینەر بین. یەکەم بەشمان لە فاکەڵتی پەروەردە سکوڵی بنەڕەتی بریتیە لە بەشی زمانی ئینگلیزی کە لەقەکانی زانستی وێژەی وەرەگرێت زانکۆڵایینی پارێزگا 7.1 و گشتێکەی 84.9 پارالێلی پارێزگا 61.49 و گشتێکەی 64.2 ئێوارانی پارێزگا 58.9 و گشتێکەی 64.7 بەشی ماتماتیک کە تەنها بەشی زانستی وەرەگرێت 65.997 زانکۆڵایینی پارێزگایە و بە هەمان کۆنمرەش بۆ گشتێکەی پارالێلی پارێزگا 6.198 و بە هەمان کۆنمرەش بۆ گشتێکەی بەشی زانستی کۆمەڵایەتیەکان کە تەنها لەقی وێژەی وەرەگرێت زانکۆڵایینی پارێزگا 65 و گشتێکەی 73 پارالێلی پارێزگا 6.1 و بە هەمان کۆنمرە بۆ گشتێکەی ئێوارانی پارێزگا 58.6 و گشتێکەی 61 بەشی زانستە گشتەکان کە تەنها لەقی زانستی وەرەگرێت زانکۆڵایینی پارێزگا 62.970 و گشتێکەی 74.1 پارالێلی پارێزگا 6.36 و گشتێکەشی بە هەمان کۆنمرە. کۆتا بەشمان لە فاکەڵتی پەروەردە سکوڵی بنەڕەتی لە زانکۆی سۆران بریتیە لە بەشی زمانی کوردی کە لەقەکانی زانستی وێژەی وەرەگرێت زانکۆڵایینی پارێزگا 62.537 و گشتێکەی 67.2 پارالێلی پارێزگا 57.1 و گشتێکەی 61 ئێوارانی پارێزگا 57.8 و گشتێکەی 60.3 قوتابیان و خوێنکارانی عزیز ئەوەی کە باسمان کرد بریتی بوو لە کەمترین کۆنمرە وەرگیراوەکان لە بەشەکانی فاکەڵتی پەروەردە سکوڵی بنەڕەتی لە زانکۆی سۆران بە هیوای ئەوەی جێگەی سوود و ڕەزامەندیتان بوو بێت و بتوانن سوودی لێ وەربگرێن لە کاتی پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵاین. ئەو زانیاریانە زانیاری ساڵی پێشوون تەنها وەکو بناغە و بنچینە ئەتوانین بەکاریان بێنین بۆیە زۆر جاو پرسیاراکەن ئەی ئەگەر وایە ئێمە بۆچی بەکاری بێنین مادا و ئەم ساڵ نییە. خۆشەویستان ئێمە دائیمەن ئەگەر دوسێ ساڵمانزانی بە نزیکەی هەوڵەدەین کەمترین کۆنمرەکان بگونجێنین لەگە کۆنمرەی خۆمانە و ئەو وەشانەی نزیکن لە کۆنمرەکەمانەوە هەڵیان بژێرین. ئێمە زیاتر وەکو زانیاری ئەم کۆنمرانە بەکاردێنین بە هیوای ئەوەی توانێت بێتمان ڕەنیشاندەری و بەرچاوڕوونیەکمان بۆ ئێوە ئامادە کرد بێت و ئێوەش سوود ببێنن لە کەمترین کۆنمرەکانمان. بۆی پێتان ئەڵێین لایک، کۆمنت، سەبسکرایبی کەناڵەکەمان لە یاد مەکەن و هاوڕێیانشتان بێبەش مەکەن لەو زانیاریانەی لە کەناڵەکانمان هەیە بۆ ئەوەی بتوانن سوودی لێ ببینن بە هیوای سەرکەوتنتان.